جوانترین و ڕازاوەترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. جێبەجێکرانی سزای 21 مانگ بەندکرانی مەهوەشتەوە سۆلی لە پیرانشار، ناڕزایەتی کرێکارانی شاغەڵ لە کارخانەی کۆمباین سایزی تەورێز، دۆخی خراپی لافاو لێزراوانی بەلوچستان و ناڕزایەتی خاڵک، کۆبوونەوەی دژبەرانی کۆماری ئیسلامی لە شاری کۆڵنی ئاڵمان و درێژە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە و ناڕزایەتی کۆمەڵگای جیهانی. درێژە هەواڵەکان جێبەجێکرانی سزای 21 مانگ بەندکرانی مەهوەشتەوە سۆلی لە پیرانشار. ڕۆژی پێنجشەممە دەی ڕەشەمە سزای بەندکران لە ماڵەوە بۆ مەهوەشتەوە سۆلی لە بەندیخانەی ناوەندی ورمێ بە پێبەندی ئەلکترۆنی جێبەجێکرا. بە پێزانیاریەکان مەهوەشتەوە سۆلی سزای بەندکرانەکەی لە ماودایەکی دیاریکراو لە ماڵەکەی خۆیدا لە شاری پیرانشار تێپەڕ دەکات. مانگی گەلاوێژی ئەمساڵ مەهوەشتەوە سۆلی بە تۆمەتی چالاکی تەبلیغی دژووی نیزام سزای 21 مانگ بەندکران بە پێبەندی ئەلکترۆنی لە ماڵەکەی خۆیدا بەسەردا سەپا. هاوکات دادگا سزای 3 ساڵ زیندانی بە تۆمەتی پێکێنانی باند و گروپ دژ بە ئاسایشی نەتەوەیی بەسەر جوتیار ئەشرەفزادە هاوسەری مەهوەش تەوەسۆلیدا سەپاند. مەهوەش تەوەسۆلی و جوتیار ئەشرەفزادە لە ڕەوتی ناڕزایەتیەکانی پیرانشار لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەر و دواتر بەدانانی بارمتە و بە شێوەیە کاتی ئازادکران. گواستنەوەی حەسەن جەنگخا بۆ زیندانی ورمێ. ڕۆژی پێنجشەممە دەی ڕەشەمەی 1402 مامۆستا حەسەن جەنگخا دانیشتووی گوندی حەوتخانی سەر بە شاری سەڵماس دوای بانکران بۆ لەقی ئەجرای ئەحکامی دادگای و شارە دەست بەسەر و بە مەبەستی تێپەڕکردنی سزای 7 ساڵ بەندکران بۆ زیندانی ورمێ ڕاگوێزرا. مامۆستا حەسەن جەنگخا لەم دوایەنەدا لەلایەن دادگای تایبەت بە مامۆستایانی لەقی ورمێ سزای 7 ساڵ بەندکرانی بەسەردا سەپێنرا بوو. ناوبراو پێشتر و لە ماوەی یەک هەفتەی بەندکردنیدا بە هۆکاری ناڕزایەتی دەربڕین لە ئاستی کوشتنی کۆڵبەران و کاسبکارانی کورد بە تۆمەتی هاوکاری لەگەڵ حەزب نەیارەکانی ڕژیم دەست بەسەر و ڕەوانەی دادگای مامۆستایانی لەقی ورمێکرا. ناڕزایەتی کرێکارانی شاغەڵ لە کارخانەی کۆمباین سازی تەورێز. ڕۆژی شەممە 12 ڕەشەممە کرێکارانی شاغەڵ لە کارخانەی کۆمباین سازی تەورێز لە ئەزدۆخی خراپی پیشەی و معیشەتی ناڕزایەتیان دەربڕی. بە پێڕاپۆرسەکان کرێکارانی کارخانەی کۆمباین سازی ماوەی 6 مانگە هەغدەست و مۆزای دووەخراویان پەرداخ نەکراوە و لە ژێر گوشارێکی زۆری معیشەتیدا ژیان بەسەرەبەن. بە وتەی کرێکاران لە مانگی خرمەنانی ئەم ساڵەوە هەغدەستیان وەرنەگرتووە لەم چەند ساڵی دواییدا بەرهەمهێنانی کۆمباین بۆ کەمترین ئاز دابەزیوە و خاوەنکار لە بەشێکی کارخانە بە 6 تا 7 کرێکار بۆڵبڕینگ بەرهەمدێنێت. بەهۆی نەدانی هەغدەست هەر مانگ ژمارەیەک لە کرێکاران دەڕۆن و هیچ بەرپرسێکی ئەو شارەش بایەخ بە کێشە و گرفتی کرێکاران نادات. دروشم نووسینی لاوانی شۆڕژگەری کەراژ دژ بە حکوومەت. ڕۆژی شەممە 12 ڕەشەمە لاوانی شۆڕژگەری کەراژ دژ بە ڕژیمی سەرکوتگەری کۆماری ئیسلامی شالاکیان ئەنجامدا و لە نێو شەقامەکانی شاردا تراکسیان بڵاو کردەوە. بە پێوێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە کشان و کۆڕانی ئازادی خواز و بەرابەری تەڵەبی کەراژ دیواری شارەکانیان بە دروشمینا بۆ عەدام نەخشاندووە و لا تراکتەکانیاندا بە نووسینی ناوی کۆمەڵێک لە بەندکراوانی سیاسی خوازیاری ئازادی بێشەرت و مەڕجیان بوون. دۆخی خراپی لافاو لێدراوانی بەلوچستان و ناڕزایەتی خاڵک لە ئاست نەبوونی خزمەتگوزاری. بە پێ راپۆرتی چالاکانی بەلوچ بەهۆی هاتنی لافاو لە شارستانی دەشتیاری ئاو بەرق و گاز بڕاوە و کاتێک هاوڵاتیان لە شارستانی ڕاست ناڕزایەتیان دەربڕیوە بەرپرسانی ڕژیم بۆ تێکزانی کۆبوونەوەکە ئاویان بەسەریاندا کردووە. ماوەی 72 ساعتە خەڵکی لێخۆماوی دەشتیاری ئاوی خاوێن بەرق و گازیان نییە و دەیان گوند هێشتا لە گەماروی لافاودان و هەزاران ژن و منداڵ و بەساڵاچ و پێویستیان بە یارمەتی مرۆی هەیە، بەڵام بەرپرسانی ڕۆژیم هیچ بایەخێکیان پێنادەن و تەنیا ڕێکخراوە مەدەنیەکان و خەڵکی ئاساین کە یارمەتی کۆئەکەنەوە و بە ئۆتۆمۆبیل و بەلەم لافاو لێدراوان بۆ ناوچەمنەکان دەگوازنەوە. لەلایەکی دیکەوە شارۆمەندانی بەلوچ لە شارستانی دەشتیاری لە بەردەم ناوەندی گاز کۆبوونەتەوە و خوازیاری پێدانی کەپسول بوون، بەڵام مامورانی ئەو ئێجارەیە و بەڕێوەبەرانی شرکەتی گاز با ئەو پاش وەڵامی جاخوازیەکانیان داوەتەوە.
ڕێزگەرچن لە یادی گیانبەختکردوانی ڕێگای ئازادی لە ئیسفەهان، تاران و لۆردەگان. ڕۆژی شەممە 12 ڕەشەمە بنەماڵی دادخوازان لە شارەکانی تاران، ئیسفەهان و لۆردەگان بۆ ڕێزگەرچن لە یادی گیانبەختکردوانی ڕێگای ئازادی لەسەر مەزاریان کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەرەکانیان گرت. بە پێ زانیاریەکان ڕۆژی شەممە ساڕۆژە لە جایکبوونی ئەمیر عەلی موسا کازمی لە شاری تاران بوو. بنەماڵەکەی ئەو منداڵە گیانبەخت کردووە هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خواست لەسەر مەزاری کۆبوونەوە. هەروەها خەڵکی ئیسفەهان و بنەماڵی ساڵح میرهاشمی ئەو گەنجە وەرزشوانەی کە لەلایەن کۆماری ئیسلامیەوە عەزامکرا ڕۆژی لە جایکبوونیان لەسەر مەزارەکەی جێژنگرت و پەیمانیان لەگەڵ ئاوازەکانی کردەوە. لەلایەکی دیکەوە بنەماڵی دادخوازان لە شارستانی لۆردەگان بۆ ڕێزگرتن لە یادی کیان پیرفەلەک و هەموو گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و بەرابەری نەمامیان چاند. مانگرتن لە خواردنی دوو بەندکراوی بەلوچ. ڕۆژی شەممە 12 ڕەشەمە دوو بەندکراوی بەلوچ بەناوەکانی سەعید ناڕۆیی تەمەن 19 ساڵ و وەحید سارانی تەمەن 21 ساڵ پاش 13 ڕۆژ بەلا تەکلیفی بە دوورینی لێوەکانیان مانیان لە خواردن گرت. سەعید ناڕۆیی و وەحید سارانی لە ڕێکەوتی حەفدەی گوڵانی 1402 بە دوای تەقەی ڕاستەوخۆی هێزە ئینتیزامیەکانی ڕۆژین بەریندار و دەست بەسەرکران. پەروەندەی ئەو دوو بەندکراوە لە لەقی 5 دادسەرای گشتی و انقلابی زاهیدان با سەرۆکایەتی قازی مەجید عەبدوڵڵاهی و لە ژێرناوی محاربە و ئفساد الفیل ئەرز سازکراوە. هەرچەند وەحید و سەعید ئەو تۆمەتانەیان ڕەت کردووە، بەڵام ناوەندامنێتیەکان دەیانەوەی سێناریۆ سازیان بۆ بکەن. بەپێ راپۆرتی ڕێکخراوی هاڵبەش ئەو دوو شارەمەندە بەلوچە شەوی حەفدەی گوڵانی ئەم ساڵ بە مەبەستی کڕینی دەرمان بۆ منداڵی سەعید لە ماڵ چوو بوونە دەرەوە کە لەلایەن هێزەکانی کەڵانتەری 12 زاهیدانەوە دراونەتە بەر دەستڕێژی گولە و با برینداری دەست بەسەر کراوە. گواستنەوەی عەبدوڵڕەزا مۆرتەزەوی بۆ بەندی تاکەکەسی گرتوخانە ئیسلاحات. ڕۆژی شەممە 12 ڕەشەمە عەبدوڵڕەزا مۆرتەزەوی گیانباز و بەندکراوی سیاسی لە زینزانی ئیسفەهانەوە بۆ بەندی تاکەکەسی گرتوخانە ئیسلاحات یەوشارە ڕاگوێزرا. بە دوای بڵاوبوونەوەی فایلی جەنگی عەبدوڵڕەزا مۆرتەزەوی لەسەر بارودۆخی ئێران و هەڵبژاردنە فەرمایشیەکان مامورانی وەزارەتی ئیسلاحات لە شاری ئیسفەهان ئەو بەندکراوە سیاسییان بۆ بەندی تاکەکەسی گرتوخانەی ئەو ناوەندە ئەمنیەتیە گواستوەتەوە. ناوبراو لە سەردەمی شەڕی ئێران و عێراقدا قاچێکی لەدەستاوە و نەخۆشە، بەڵام پێنجەمین ساڵی بەندکرانی لە زیندانی ئیسفەهان تێپەڕ دەکات. ئەو بەندکراوە ڕۆژی 20 گەلاوێژی ساڵی 98 لە کۆبوونەوەی ناڕزایەتی گیانبازانی شەڕ هاوڕێ لەگەڵ ئیسارگەرانی دژبەری حکوومەت لەگەڵ دکتۆر کەماڵ جەعفەر یەزدی و ژمارێک لە واژۆکارانی بەیانیە 14 کەس بۆ دەست لە کارکێشانەوەی خامنەئی دەست بەسەر کرا. کۆبوونەوەی دژبەرانی کۆماری ئیسلامی لە شاری کۆڵنی ئاڵمان. ڕۆژی شەممە 12 ڕەشەمە لە درێژەی کارزاری نابۆی عەزام کۆبوونەوەیکی ناڕزایەتی لەلایەن حەزب دژبەری کۆماری ئیسلامی لە شاری کۆڵنی ئاڵمان بەڕێوەچوو. بە پێزانیاریەکان ئەو کۆبوونەوەیە کاتژمێردووی نیوەڕۆی ڕۆژی شەممە دەستی پێکردووە و تا سەعاتی 5 ئێوارە درێژە کێشەوە. لایەنگرانی کۆمەڵە حەزبی کۆمۆنیستی ئێران، کۆمیتەی پەژاک، کەژار، لایەنگرانی حەزبی دموکراتی کوردستانی ئێران، کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان و حەزبی چەپی ئێران تیادا بەشدار بوون و بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وێنەی قوربانیانی جۆنایەتەکانی کۆماری ئیسلامی بە وستنەوەی درۆشم خوازیاری ڕاگررتنی سزای ئەعدام و ئازادی تەواوی بەندکراوانی سیاسی و بیرمەند بوون. دووە هەواڵ درێژەی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە و ناڕزایەتی کۆمەڵگای جیهانی. ڕۆژی شەممە 12 ڕەشەمە ئەرتەشی ئیسرائیل خان بونس، ئۆردوگای ئەلبەریح و چەند ناوچەی لە ڕەفەح بە چڕی تۆباران و بردومان کردو دەیان کەسی دیکە کوژران و بریندار بوون. هاوکات لە چەند وڵاتی جیهان دژبەرانی ئیسرائیل خۆپیشاندانیان کردو و خوازیاری ڕاگررتنی شەڕ بوون. بە پێ راپۆرتی وەزارەتی بەهداشتی غەزە لە هێرشەکانی ڕۆژی ڕابردوو ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزە 30 کەس گیانیان لەدەستاوە و دەیان کەسی دیکەش بریندار بوون. هەروەها 11 کەس لە تۆبارانی چەند خانوو لە شاری ڕەفەح گیانیان لەدەستاوە و دۆخی بریندارەکان بەهۆی نەبوونی دەرمان و خزمەتگوزاری پزیشکی ناژێگیرە. لەلایەکی دیکەوە نەیارانی نسانیاهو لە شاری تەل‌ئاڤیڤ خۆپیشاندانێکی هەزار کەسیان بەڕێوە بردو ڕازایەتی خۆیان لە ئاست کۆمەڵکوژکردنی خەڵکی فەلەستین و قەیرانی خۆراک لەو باریکەیە نیشاندا.
لە وڵاتانی ئەڵمان، ئۆتریش و ژاپۆن دژبەرانی ئیسرائیل خۆپیشاندانیان کرد و خوازیێری ڕاگررتنی دەستبەجێ شەڕ و ڕاگەیاندنی ئاگەربەستی هەمیشەی بوون. ڕۆژی ڕابردوو نەسەوە یەکگرتووەکان سەبارەت بە قەیرانی مرۆیی لە باکووری غەزە هۆشداریدا و ڕاگەیان ئەگەر یارمەتی خۆراک و جەرمان بەدەست دانیشتوانی ئەو ناوچەیە نەگات، هەزاران کەس بەهۆی برسەتی گیانیان لەدەست ئەدەن. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکە هەر شاد و ئاسوودە.